ئەو کوڕە کوردەی لە مەڕدۆشینەوە بوو بە یەکێک لە ملیاردێرەکانی ئەمریکا. هیچ شتێک خەونی حوشتر نییە و ئەوە تا کوڕە کوردێک لە گوندێکی باکووری کوردستانەوە دەگاتە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و دەبێتە ملیاردێر. ماستی شوانە کوردەکە چۆن بوو بە بەناوبانگترین ماست لە ئەمریکا؟ ئەگەر ئەو کاتەی لە گوندێکی باکووری کوردستان سەرقاڵی بەخێوکردنی بزن و مەڕ و مانگاکان بوو، پێیان گوتبا لە داهاتوودا دەبیتە ملیاردێر و بازرگانێکی ناسراوی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، ئەوە ڕەنگە 2 ڕۆژ بەو قسەیە پێکەنی باە. حەمدی هۆلۆکیایە کوردە ملیاردێرەکەی ئەمریکا لە ساڵی 1972 لە باکووری کوردستان لە خێزانێکی سەرقاڵ بە ژیانی ئاژەڵداری و فرۆشتنی بەرهەمە شیرەمەنیەکان لەدایک بووە. ئەستێرەی بەختی حەمدی ئەو کاتە دەدرەوشێتەوە کاتێک زێدی لەدایکبوونی خۆی جێدەهێڵێت و ڕوودەکاتە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و لە ساڵی 1994 دەگاتە نیویۆرک. کوڕە کوردەکە لەوێش نایەوێت لە ژیانی ئاژەڵداری و مەڕ و ماڵە دوور بکەوێتەوە، بەڵام ئەمجارە بە فۆرم و شێوازێکی نوێ دێتەوە مەیدان. حەمدی لە ساڵی 2002 لە نیویۆرک کێڵگەیەکی دروستکردن و بەرهەمهێنانی پەنیردا دەمەزرێنێت، بەڵام وا دیارە ئەوەی چاوەڕێی دەکرد وا دەرناچێت و کارەکە سەر ناگرێت. لە ساڵی 2004 حەمدی چاوی بە ڕێکلامێک دەکەوێت کە خاوەنی کارگەیەکی دروستکردنی ماست بەهۆی بێبازاڕی بە هەموو پێداویستیەکانیەوە کارگەکەی دەفرۆشێت. حەمدیش ئەوە وەک دەرفەتێک دەبینێت. پێش ئەوەی حەمدی ئەو کارگەیە بکرێت، دەوروبەرەکەی پێیان وابوو شێت بووە و ئەمە بیرۆکەیەکی خراپە. بەڵام حەمدی گوێ بۆ قسانە نادات و بڕی $700,000 بە قەرز لە بانک وەردەگرێت. دواتر ئەو کارگەیە دەکرێتەوە کە 80 ساڵ بووە دروستکرا بوو. ساڵی 2007 یەکەم کاری حەمدی دوای کڕینەوەی کارگە کۆنەکە هێنانی وەستایەکی تورک بوو بۆ دروستکردنی ماست لەگەڵ دامەزراندنی چەند کارمەندێک بۆ بەڕێوەبردننی ئەو کارگەیە کە بە ناوی چۆبانیەوە ناسرا. حەمدی بۆ ئەوەی مارکێت و بازاڕەکان ڕازی بکات ماستەکەی بفرۆشن پارەی پێنەدات، بەڵکو ڕازی کردن کە سەتڵی گەورە لە بەرهەمی کارگەی لە مارکێتەکاندا دابنێن تا کڕیار چاوی بچێتە سەری و بیکڕن. دواتر چی ڕوویدا؟ ئەوەی بە خەیاڵی خۆشیدا نەدەهات ڕوویدا و بەهۆی تامەخۆشەکەیەوە ماستی چۆبانی بەرەبەرە بوو بە براندی دڵخوازی خەڵک بۆ بەرهەمە شیرنەمەنیەکان. وای لێهات داواکاری بۆ کڕینی ماستەکەی حەمدی و کۆمپانیاکەی هێندە زۆر بوو، فریای مشتری بەڕێکردن نەدەکەوتن. لە ساڵی 2012 حەمدی گەورەترین کارگەی بەرهەمهێنانی ماستی لە سەرتاسەری جیهان لە ئایداهۆی ئەمریکا کردەوە بە سەرمایەی نزیکەی $450 ملیۆن. کۆمپانیەکەی حەمدی لە ئێستادا بەهاکەی دەگاتە نزیکەی $10 ملیارد ئەمریکی و براندی چۆپانیش بە ناوبانگترین براندی ماستا لە جیهاندا. لە ئێستاشدا فرۆشی کۆمپانیای کوڕە کوردەکە دەگاتە $1 ملیارد ساڵانە.